ئەوەی لە ماوەی ڕابردوودا لە کەرکووک ڕووی داوە لایەنە سیاسیەکانی هێناوەتە سەرخەت بە تایبەتی کە خەڵکی سڤیلی کەرکووک بە تەقەی هێزەمیەکان و چەکدارانی نایاسایی لە کەرکووک شەهید و بریندار بوون دوایەوەی کە داوای کردنەوەی ڕێگەکەیان دەکرد کە لەلایەن گروپەکانی حەشدی شعبی و ئەسایل ئەخلولحەقەوە بۆ ماوەی 5 ڕۆژ داخرابوو دژی گەڕانەوەی پارتی دموکراتی کوردستان بۆ بارگای ئەنجومەنی سەرکردایەتی لە کەرکووک کە لە دوای 2017ەوە لە دەستی میلیشیاکانی کەرکووک بووە. ئەم بارودۆخەت بەکوێ دەگات و ئایا حکوومەتەکەی سوودانی دەتوانێت چارەسەرێکی یەکلاکەرەوە بۆم پرسە بێت بە پێی ئەو ڕێکەوتنانەی کە لەسەر مادەی 140 دەستور و کۆمەڵێک پرسی دیکە کراون. میوانێکی بەڕێزم لەگەڵە لە ستەدیۆ لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم. بەڕێز خالد دەبوونی گوتەبێژی بەرەی ڕزگاری و گەشەپێدان لە ستەدیۆ لەگەڵما. بەڕێز خالد بەخێر بێ، سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەو ڕووداوانەی کە ئێستا لە کەرکووک ڕوو دەدات هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە؟ بۆچی حکوومەتی عێراق پرسیارەتی خۆی بەرامبەر با ڕووداوەکانی کەرکووک جێبەجێ ناکات؟ میێرەبان سپاس بۆ میوانداریکردنم. ئەو دۆخێکی ئێستا لە کەرکووک هەیە دۆخێکی تازە نییە، بەڵکو لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا و ساڵەکانی دواتریش بەردەوام قەیران ڕوویانداوە لە کەرکووک، بەردەوام کێشە دروست بووم جا لە ناوخۆی کەرکووک بوون یاخود لە ناوچەکانی دەوروبەریشی بێت. هۆکارەکەیشی لەم بابەتە تاوەکو ئێستا ئەوەیە چینێکی سیاسی شکستیانی هێناوە بەداخەوە لە بەڕێوەبردننی وڵاتدا بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی تەندروست ئەم دەوڵەتان بەڕێوە نەبردووە، نەیانتوانیوە هەموو کێشە و قەیرانەکان چارەسەر بکەن، بە تایبەتی ئەو قەیرانانەی لە ناو دەوڵەتی عێراقدا هەن بە شێوەیەکی گشتی. ئێمە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا کۆمەڵ ڕوبڕووی هەمان کێشە بوونێتەوە، هەمان مشکیلەمان بۆ دروست بووە، جا کێشەی سیاسی بێت، کێشەی ئابووری بێت، تەنانەت کێشەی ئەمنیش. بەداخێکی زۆرەوە پارتە سیاسیەکان کە لە دەسەڵاتن لە بەتایبەتی لەم خولەی کۆتایی پەرلەمان کاتێک ڕێکەوتنێک کرا لە نێوان پارتەکانی دەسەڵات لەسەر بەرنامەی حکوومەت، بەداخەوە تاوەکو ئێستا ئەم پارتە سیاسیانە نەیانتوانیوە لەگەڵ لایەنەکانی خۆیان ئەم ڕێکەوتنە جێبەجێکەن بە شێوەیەکی گشتی. بە تایبەتی ئەوەی کە ڕوو دەدا لە کەرکووک بڕوام وایە کە ئەمە جۆرێک لە شۆک هێنەر بوو بۆ لایەنەکانی تورکمان و عەرەبیش، چونکە بە شێوەیەکی گشتی باسی ئەم ڕێکەوتنانیان بۆ نەکراوە. پارتە سیاسیەکان نەیانتوانیوە مامەڵە لەگەڵ داگرانی خۆیان بکەن بڵێن کە ئێمە ڕێکەوتنی سیاسیمان کردووە، نەیانوێراوە بە لایەنگرانەکان بڵێن کە ئێمە بەرنامەی حکوومەتمان هەیە زۆرمان لەسەرداوە. ئاماژەتان بۆ کرد هەندێک لایەن لە ناو حکوومەتا کە شکستیان هێناوە هۆکارەکانی ئەم گرژیانن کە دروست دەبێت هۆکاری جێبەجێ نەکردنی مادەکانی دەستورن. ئایا ئەو لایەنانە خۆیان بەشێک نین لە پێکهێنانی ئەو حکوومەتەی کە ئێستا سوودانی سەرۆکایەتی دەکات؟ ئەمە کێشێکی ناوخۆیی لایەنە سیاسیەکانی عێراقا کە لە کەرکووک و ناوچەکانی دیکە و هەرێمی کوردستانیش ڕەنگەداتەوە؟ بەڵێ بەڵێ ئەگەر دووبارەکەی تۆ پرسیارەکە باشە، ئەگەر هێدفۆنەکە بۆ میوانەکەم چاکەن تاوان پرسیارەکەی بۆ دووبارەکەمەوە گوێی لێبێت باشتر. بەڕێز خالد دەبوونی گوتەبێژی بەڕێی ڕزگاری و گەشەپێدان لێرە ئاماژەی بۆ کرد هەندێک لایەنی سیاسی کە پێکەنێری حکوومەتی عێراقیشن شکستیان هێناوە لە چۆنیەتی بەڕێوەبردننی دەوڵەت لە عێراقدا، بۆیە پابەند نین بە جێبەجێکردنی ڕێککەوتنەکان و هەروەها جێبەجێکردنی مادەکانی دەستور. ئەوەی کە لە کەرکووک ڕوویدا بۆ هەمویان شوکهێنەر بووە، بۆچی لایەنێک دەبێت بەهۆی ئەو ئاژاوەی کە لە ناوخۆدا هەیە نەتوانن کێشەکانی خۆیان چارەسەرکەن؟ باشە، من پرسیارەکەمە بوو بەڕێز خالد ئاماژەت بۆ کرد کە هەندێک لایەن لەنەو عێراقدا هەن کە پێکەنێری حکوومەتیشن بەڵام شکستیان هێناوە لە ئیدارەدانی دەوڵەت. ئایا ئەمانە خۆیان بەشێک نین لەو حکوومەتەی کە سوودانی سەرۆکایەتی دەکات کە ئەوانە هۆکارن بۆ ئۆگرژیانی لە کەرکووک و ئەو بڕیارانی بەرامبەر بە هەرێمی کوردستان دەردەچێت؟
بەڵێ بەبێگومان با پێت بڵێم ئەو ڕێکوتنە سیاسی کە ئەنجام دراوە لەسەر ئاستی پەرلەمان بووە، لەسەر ئاستی هەموو پارتە سیاسیەکان بووە کە هاوپەیمانی ئیدارەتی دەوڵەتیان دروست کردووە. ئەوان بوون کە دەنگیان بە بەرنامەکەی بەڕێسوودانی داوە، دەنگیان بە بەرنامەی حکوومەت داوە. ئەم ڕێکوتنە سیاسیەش ئەگەر پابند نەبیت پێوەی، ئەگەر وەکو خۆی جێبەجێ نەکرێت، ئەوە دەبێتە هۆکارێکی گەورە و شکستێکی گەورە بۆ حکوومەتیش. با پێت بڵێم چونکە دادگای فیدراڵی دوێنێ ئەو بڕیارێکی بەڕێسوودانی ڕاگرتووە بۆ ئەوەی کە پێویستە بە ڕادەستکردنەوەی بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستانەوە لە کەرکووک ئەم بڕیارە لەلایەن سوودانیەوە دراوە. ئەمە تەنها سوودانی خۆی نەیداوە، بەڵکو هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە ڕێکەوتون ئیمزایان کردووە لەسەر ئەم ڕێکەوتنە سیاسیەکە بارەگاکان بۆ پارتی بگەڕێتەوە. ئەگەر باشە ئێمە بڕیاری حکوومەت هەڵبوەشتێنینەوە، ئەوە مانای وایە هەموو بەرنامەی حکوومەتمان هەڵوەشاندووەتەوە کە لە پەرلەمان دەنگی لەسەر دراوە. کەرکووک تەنها لە ئەزمان نییە، بەڵکو کۆمەڵێک ئاڵنگاری دیکەت هەن ڕوبەڕی هەموو وڵات بوونەتەوە، ئاڵنگاری سیاسی، ئاڵنگاری ئەمنی. ئەموکو بینیمان کە لە سنووری سووریا چدا ئاڵنگاری لە شەنگال، ئێستا ئێمە ڕوبەڕی ئاڵنگارێکی ئابووریش بینێتەوە. ئێستا وەکو دۆخی دۆلار دەبینین یاخۆ ناردەی نەوت چۆن ڕوبەڕی کێشە بووینەتەوە. هەموو قەیرانن، ئەمانە هەموو وڵات دەخەنە سەر ڕێگەیەک کە بەرەو نادیار بڕوات، نەزانین چی بەسەریە دەوڵەت. ئەوەی کە پێویستە لەسەر ئێمە و لەسەر لایەنە سیاسیەکانیش کە بیکەن پارێزگاری بکەن لەو ڕێکەوتنە سیاسیانەی کە خۆیان واژۆیان کردووە. لەبەرەوەی ئەو ڕێکەوتنە سیاسیانە دەبێتە هۆی ئارامگری سیاسی، دەبێتە هۆی سەقامگیری سیاسی. دەزانین هەموو لایەکمان کە ئێستا دۆخی سیاسی زۆر لاوازە، بەڵام باشترە لە پێشوو لەخوا بەزیابێ. ئەم حکوومەتە باشتر لە حکوومەتەکانی پێشوو. ئەوەی ئێستا لەسەر پارتە سیاسەکان ئەرکە هەلێک بدەن بە بەڕێسوودانی بۆ ئەوەی بەرنامەی حکوومەتی خۆی جێبەجێ بکات. لە ناویشیاندا ئەوەی کە ڕوویدا لە کەرکووک، هەروەها ئێستا کۆمەڵێک ئاڵنگاری دیکەش هەن، بە تایبەتی پارتە عەرەبیە سوننەکان لە کەرکووک هەن. ئێستا دۆخی لێبوردنی گشتیمانەیە، کێشەمانەیە لەسەری کێشەی میلیشیاکانمانەیە کە پێویستە سەرکۆنە بکەن لەسەر ئەوەی کە کردویانە، کە کۆمەڵێکی زۆر خەڵکیان ڕفاندووە تا ئێستاش کەس نازانێت لەکوێن لە سوننەکان. ئەمانە پێویستە لێبوردنیان. ئاماژەتان بە بڕیارەکانی دادگای فدراڵی کرد